بەهۆی زیادبوونی ژمارەی قوربانیان لە ڕیزی هاوڵاتیانی مەدەنیدا ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی بەری ڕۆژاوای مووسڵ ڕاگیرە. بەوتەی فەرماندە سەربازیەکانی عێراق ئەو بڕیارە دوایەوە هات کە لە نێوان 17 بۆ 23 مانگەدا لە ئاکامی بۆردومانێکدا بۆ سەر چەکدارانی داعش لە بەری ڕۆژاوای مووسڵ 2 خان و بەرکەوتن کە پڕ بوون لە خەڵکی مەدەنی و لە ترسی شەڕ خۆیان لەوێدا حەشاردا بوو. ئەو خەڵکە لە ژێر داروپەردوێ و خانوانەدا نێژران، ناشزانرێت ئەو فڕۆکانەی هێرشەکانیان ئەنجامداوە سەر بە هاوپەیمانی نێودەوڵەتی بوون یان هێزی ئاسمانی عێراق. ڕوانگەی عێراقی بۆ مافەکانی مرۆڤ دەڵێت ژمارە و کەسانی لەو 2 خانوەدا بوون نزیکەی 500 کەس بوون و زۆر بەشیان ژن و منداڵ بوون. بەڵام بەرپرسانی سەربازی و ئیداری عێراق دەڵێن بەهۆی بۆردومانەکەوە زیاتر لە 200 کەس گیانیان لە دەستداوە و دایانی دیکەش بریندار بوون. لە ڕۆژی 24 مانگەوە دانیشتوانی ناوچەکە دەستیان کردووە بە دەرهێنانەوەی تەرمەکان لە ژێر داروپەردووی خانوە ڕووخاوەکاندا و تا ئێستاش بەردەوامن. تا ئێستا هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش و هێزی ئاسمانی عێراق ڕوونکردنەوەیان لەسەر بۆردومانەکە نەداوە، بەڵام هاوپەیمانی نێودەوڵەتی ڕایگەیاند لێکۆڵینەوە لەو بابەتە دەکەن و وردبینی بۆ ڕاستی و دروستی ئەو راپۆرتانە دەکەن کە باز لەوە دەکەن خەڵکێکی زۆر لە گەڕەکی مووسڵی کۆن بوونەتە قوربانی. ئاوکات لیز گراند ڕێکخەری کاروباری مرۆیی نەتەوەیە گرتووەکان لە عێراق نیگەرانی لە کوژانی هاوڵاتیانی مەدەنی نیشاندا وتی بە کوژان و برینداربوونی و ژمارە زۆرە لە هاوڵاتیانی مەدەنی تووشی شۆک بوون. ئاوکات نیگەرانیەکی قوڵیش دایگرتوون. ڕوانگەی عێراقی بۆ مافەکانی مرۆڤ دەڵێت بەپێی راپۆرتە نافەرمیەکان لە 19 شوباتەوە کە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی ڕۆژاوای مووسڵ دەستی پێکردووە نزیکەی 700 هاوڵاتی مەدەنی لە هێرش و بۆردومان و تەقینەوەکاندا کوژراون. لە کاردانەوەی و بۆردومانە خوێناویەشدا ئوسامە نوجێفی جێگری سەرۆک کۆماری عێراق نامەی بۆ هەرێک لە حەیدەر عەبادی سەرۆکوەزیران و سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق و وەزیرانی ناوخۆ و بەرگری عێراق ناردووە و داواشی لە پەرلەمان کردووە دانیشتنێکی نائاسایی لەو بارەیەوە ئەنجام بدات. لالایەکی دیکەوە تا دێت ژمارەی ئاوارەکانی ڕۆژاوای مووسڵ ڕوو لە زیادبوون دەکات. بە پێی ئەمەری وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق ژمارەی ئاوارەکانی بەری ڕۆژاوای مووسڵ گەیشتووەتە زیاتر لە 200,000 کەس. کۆی گشتی سەرجەمە و کەسانەش کە لە سەرەتای دەستپێکردنی ئۆپەراسیۆنی مووسڵەوە ئاوارە بوون گەیشتووەتە زیاتر لە 433,000 کەس.